بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشوستانم لخزمة كتابي نایاب و نازداری مدارج السالكين جيان بسر أبين باسي منزلو بلكاني خواناسي أكين كومالي لبلكان من باس كردوا أمرو بليك باس أكين كزور قرنقا بي أوتري منزلة المروءة. وشيء مروءة لأصلا لزمان عربية لمرأة وهاتوا وتكسايتي إنسان أفرمي حقيقتي أم بليات شيء أقر بلين مروءة تعريف كي شيء يعني حقيقة كي شيء ألين اتصاف النفس بصفات الإنسان أويا نفس إنسان صفتي إنسانية ورقري أم صفتي إنسانية جواز به لويك آجل كان هي أنا وشيطان هيتي. ابن القيم أفرمي لنا نفسي إنسانة سيشت هي هرسي كان داوايشتي خوان أكن أفرمي بشيك لإنسانة هي بشي أخلاقي شيطانية، بشيك لإنسانة هي أخلاقي بهيمي وحيوانية، بشيك أخلاقي إنسانية. أفرمي أمسي أنا هرسي كانيتي أفرمي أخلاق الشيطانية هرشي كبري إنسان هي حسادتي إنسان هي لوت برزي إنسان وعلو خوي بقورة زين لبران برخلك خلدان لحقو تجاوز كردن لحقوقا أو شرانيك إيكا أو آزارانيك بران بركاني أدا أو فساديك بلاوي أكاتو أو غشيك إيكا هرهم بشي شيطانية. تصورك أن إنسان جاري وهي بي بشتي وأباب والشر قد تصورناك لإنسان اشتوى الربدة شو أم بشل إنسان بشي شيطانية شون شيطان أم صفة خراباني ثابتا تيا إنسانش أجر أجي لأخوي النبي الرك أم صفة أنا تيا جيجير بويا إنسان أبي دائما أجي له أم نفسي خوي بشيكي إنسانيتي حتما تيا بلان بس يكي شيطانيتي تيا أو شيطاني كلا هي زور كلا شيطاني أو يتريش خطر ترى شيطاني جني. بويا خوي قرا مثلا أفرمي من الجنة والناس يعني هردو كان يخفت يق مستوى بو مثلا تشويش دروس كردن من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس. يعني ممكن إنسان وكو الشيطان وسوسه بو إنسان يتدرس بقصيك تدميري برا بركيك إنسانة البشكين فكريك الشيطاني لإنسانة هي أبي زور هشياري خويبه. أفرمي هندي أخلاقي حيواني شيء لإنسانة حتشيش تشهواني كان إنسانة بتابتيش شهوتي فرج داوين لقل شهوتي سكا. أفرمي أمدو أنا بشي حيواني لنا إنسانة وكو أجل هندي جار إنسان أم صفتاني تجاوزك لحدود خوي حساب وحشتقناك. طبعا إنسان لكاتي جولي شهوتيا عقلي بأندازي جولي كما بيتو شنك شهوتكي ظالبة أو أند عقلي كما بيتو. وفرمي أنا عقل أكريبة سيبا شو أقر شهوتي إنسان جولا دو بشي للري والروشتو يكبر شي أمانته. وقتي خوي لطلبي كليها مجارة برسالة لكن درسي منطق موتو لوجيك أمو كالشير لك يا أجيري يكي أولا كلانا كي أجيري يكي وشو أجيري همنا والله لو كاتي أتسيب سمرش كبا آساني أجيري بو خوي عقلي لكيو بتاو كل دسي أدا إيش دركينية أتواني لو كاتي أكسس سيطركي بسريا. بويا إنسان لبابتي شهوته مهما كان زيرك به عقل به ناتواني إلا كشف به. ببير مجارك أفرتك تشريفي هنا و تلفوني كوتي ما وصل كشيكم هي وتم لخدمتها تشريف بينا بيش أو يبيت شندين كاس تلفوني أم بكرة وتي ما وصل أو تي ما وصل أو لقى فلان كسب بيوندي أو تروتي
هادوتی وڵی ماوەسە کێشەیەکم هەیە تەنها توخوا بە بینی خۆم و خۆدە بۆی باس کردم وڵی پەیوەندیم لەوە فڵان کەسە هەیە وتم ڕۆڵە پێشەوەی تۆ بێ فڵان کەس فڵان ئەوانە و تەلەفۆنیان وەگەر هەموو عالەم زانیوێتی بەس خۆت پێت وایە کەس نەیزانی وتم ئەوە نمونەی کەڵەشێرەکە ئەو هەیە هەموو عالەم تەواو عەقڵەکەت لە دەست داوە دوو بۆیە مەهما کان زیرەک بی ئیلا تێئەکەوی لە مەسەلەی شەهوەتە ئیلا فەسحە بی کەشفە بی بۆیە ئینسان ئەبێ زۆر ئاگای لەم بەشە حەیوانیە بێ لە خودی خۆیە بۆیە دیقەت دەدەی جاریەوە هەیە خواردن دائەنرێ کەسێک پەلامارەدا یەکسەر تحمل ناکە چۆن ئاژەڵێک پەلاماری خواردنەکە و نەچیرەکەی خۆی ئەدا و تحملی ئەمیش بە هەمان چەش بۆیە ئینسان هەر سێ لایەنەکەی تێ بەشێکی شەیطانی تێ بەشێکی ئینسانی تێ بەشێکی حەیوانیشی تێ بەشە ئینسانەکەی ئینسانی زۆر گرنگە ئەفەرمێ ئەخلاقی مەلەکە لە ئینسان وەکو مەلائیکە ئاوایە ئەو ئیحسانانەی کە ئینسان ئەیکا ئەو دڵسۆزیانەی کە ئەینوێنێ ئەو چاکەکاریانەی کە ئەیکا ئەو عیلمەی کە قبوڵی ئەکا وەری ئەگرێ ئەو گوێڕاڵەی کە ئەیکاتی خواجە لەجاو یاهی باوکو دایکی یاهی دۆستە نزیکەکانی دڵسۆزەکانی هەمووی بەشی ئینسانیەتە کە ئینسان زۆر گەورەیە بۆیە فەرمویانە ئەگەر بتەوێ مڕوئەت بناسی ئەوەیە واز لەم دوو داعیە بێنی واز لە بەشی شێطانی و حەیوانی بێنی دەست بگری بە دەستی ئینسانیەوە ئەو کاتە پێدەوترێت کەسێکە گەیشتە پلەی مڕوئەت هەندێک لە سەلەفی صالح فەرمویانە خوا مەلائیکەی دروست کردووە مەلائیکە عقولا بلا شەهوە خوا وای خەلق کردوون عەقڵێکن شەهوەتیان هیچ نییە و بەهائیمیشی دروست کردووە شەهوەتەن بلا عقول بەس شەهوەتن هیچ عەقڵیان نییە بەڵام وخلق ابن آدم وركب فيه العقل والشهوة بەڵام ئینسان کە دروست بووە عەقڵیشی هەیە و شەهوەتیشی هەیە ئەگەر باری عەقڵی گرت التحق بالملائكة ئەوەندە بەرزەبێتەوە وەکو مەلائیکەی لێیە ئەگەر باری شەهوەتی گرت ئیتر ئەو کاتە وردە التحق بالبهائم وەکو بەشێک لە بەهائیمەکان حسابی بۆ ئەکرێ لە قورئان خوای گەورە فەرمێ ئولئیک کالأنعام بل هم أضل جارێ ئینسان لە ئاژەڵ ئەچێتە پلەکەی ئەچێتە خوارتر نزمتر ئەبێتەوە لەگەڵ ئەوەشا فی ئەحسەنی تەقویم لەگەڵ ئەوەشا فی ئەحسەنی تەقویم خوای گەورە خەڵقی ئەم ئینسانەی کردووە سبحان الله ثم رددناه أسفل سافلين ئەچێتە بنی بنەوە لە ئاژەڵش کەمتر ئەبێتەوە بۆیە ئینسان ئەبێ زۆر ئاگای لە بەشی مڕوئەتەی بێ فەرمویانە مروءات شيء غلبة العقل للشهوة أو يك عقل الظالم بس الشهوة كانت فقهاء فرمونا للتعريفيا وتيانا هرشتك إنسان جوان كات خوي بيا برازنا توا بشي معنوي إنسان بتابتي وواسينا لو شتيك إنسان ناشرين أكا تشلكني أكا بيسي أكا بشي معنوي إنسان أخلاقي إنسان فرمونا أو مروءات أو بشي كتو جوان أرازين توا خۆ جوان ئەکەی بە ئەنواع ئەخلاقی بەرز پێوتێ مروءات بۆیە فەرمویانە ئینسان لە مروءەتە حەقیقەتی مروءەت ئەمەیە هەرچی ڕەزایی لە وازی لێ بێنێ چ قسە بێ چ کردەوە بێ چ ئەخلاق بێ هەمووی واز لێ بێن ئەوەی زانی بەرەو نزمی ئەبا وازی لێ بێن ئەوەی بەرەو بەرزی ئەبا دەستی پێوە بگرێ فەرمویانە بۆ نمونە زمان مروءەتی خۆی هەیە مروءەتی زمان فەرمویانە چییە ئینسان قسەی دائیمە شیرین بێ لەسەر خۆ بێ بە ئاسانی خەڵک شتەکانی خۆی بە ئاسانی پێشکەش بە بەرامبەرەکانی کە طبعا تەسەوورکەن هەر زمانی ئینسان ئەزان زمانی وەکو شمشێر ئاوای ئەبڕێ زمانیشی ئەوەندە شیرین ئەتوانێت کێشەی زۆر گەورە بە کەلیماتێکی سەهل حەلک ئەم نعمەتی زمانە زۆر گەورەیە کە خوای گەورە بە ئینسانی عەتا کردووە طبعا هەموو ئیشی ئەمە لەسەر زمانە ڕوو ئەتۆ سیرکەن زمان ئەمان خەڵەتێنێ زمان ئێرشادمان ئەکا زمان فێڵمان لێ ئەکا زمان درۆمان لەگەڵا ئەکا زمان جوانیمان پیشان ئەدا زمان بەرەو باشەمانێ زمان بەرەو خراپەمان ئەبا ئەی هاوار ئەم زمانە چیە یا ئیلاهی بە ئێمە عەتا کردووە کە ئەم هەموو کارە گرنگەی پێدراوە ئەم هەموو ئیشەی پێدراوە چۆن سوپاست بکەین لەسەری بۆیە فەرمویانە ئەگەر ئەتەوێت زمانت مڕوئەتی هەبێ بیگرە زمانت نەهێڵی فەلیەقل خەیڕەن ئەو لیەصمت ئەوە تەواوی مڕوئەتی فەرمویانە فەلیەقل خەیڕەن ئەو لیەصمت خۆشەویست فەرموویەتی کەوابوو بەشی تۆ لە ژیانە دووشتە یا قسەی خەیرەکە یا بێدەنگەوی قسەی شەڕ لە ئینسانی موسڵمان نییە جوێندان لە ئینسانی موسڵمان نییە درۆ لە ئینسانی موسڵمان نییە
فێڵکردن بە زمان لە ئینسانی موسڵمان نییە. ئینسانی موسڵمان زۆر ساغە زمانی. فەرمویان ئەخلاقی چییە؟ چۆن مروءەتی ئەخلاق پێ ئەکا؟ فەرمویانە ساعته وبسطه للحبيب والبغيض، ئەوەیە کردەوەکانی خۆی ڕێک و سەلامت کە و بکاتەوە بۆ ئەو کەسەی خۆشی ئەو کەسەی ڕقی لێتی فەرق ناکات، چونکە ئەخلاقی بەرز نابێت تەنها لەگەڵ خۆشەویستان نابێ. ئەو کەسەی کە خاوەنی ڕەوشتی زۆر بەرزە دوژمن و دۆست هەردووکیان پێکەوە وەکو یەک مامەڵەیان لەگەڵا ئەکە. وێ بازرگانە موسڵمانەکان کاتێک کە ئەچوونە دەوڵەتانێک کە ئیمانیان پێ نەگەیشت بوو ئەبوونە باعیسی ئەوەی خەڵک ئیمان بێنێ بۆ کڕین و فرۆشتنیان لەگەڵ موسڵمان و کافرە هەر وەکو یەکە. تەمان لە فقهی ئیسلامیە لە بابی بەیعە ئەگەر کافرێک هات ئێستا یەهود لەگەڵ یەهودا شەڕ لە شەڕن، یەهودیەک هات شتر لێ بکڕێ یەک زەڕە خیانەتی لێ ناکەی، ئەو شتەی بە کەماڵ و جوانی و ڕێکپێک تەسلیمک. موسڵمانێکی شات هەروە فەرق ناکە. وی ئینسانی موسڵمان ئەبێ زۆر هوشیاری بابەتی حسنی خولق بێ کە لەگەڵ بەرامبەرەکان یا ئیتر ڕقت لێتی خۆشت مامەڵەت مامەڵەیە. وی زۆر کات لەگەڵ گەنج و ئەوانە قسە ئەەکەین کە فقهی قوڵی شریعەتیان نییە کە ئەم شریعەتە لە کاتی جەنگە ئێمە زۆر مردە خەڵکی موسڵمان کە کەسێک هات کافر بەرامبەر وەستا لە جەنگە تۆ زۆر مردانە قەت تەنازولی بۆ ناکە ئەعزەت على الكافرین. تصور کە لە کاتێکا بەس ئەوەندە زەلیل بوو لە بەردەستا ئەسیر بوو یەکسەر ئەخلاقی موسڵمان دەست پێ ئەکا. یعنی تصور کە نانی ئەبێ بدەیتێ خواردنی بدەیتێ ڕێزی لێ بگری هەرچی شتە بۆی جێبەجێکە نێڵی یەک زەڕە خەلەلێک لەوە دروست ببێ چونکە ئینسانیەتی تۆ دەست پێکە مروءەتی تۆ دەست پێکە. فەرمویانە لە ماڵ و سەرەوت و سامانە مروءەت چییە؟ فەرمویانە ئەوەیە کە ئینسان زۆر بە سەهلی لە دەستی بێتە دەرەوە لەو شوێنانەی کە شەرع و عەقڵ و عورف داوای لێ کردووە ماڵەکەی خۆی پەخشکات و بیبەخشی. وتویانە لە جاه و سوڵتە و مەنسەبات چییە؟ فەرمویانە ئەوەیە هەر کەس پێویستی بە جاه و مەنسەبی ئەم بوو لە پێناوی سەرفی بکە. طبعا زۆر گرنگە ئینسان لە دائیرەیەکە لە شوێنێکە سوڵتەیەکی وەلەو بچووکت هەبوو هەرچ کەسێک هات ئەبێ زەکاتی ئەم ئیشەی خۆت بدەیت جوان بچۆ بەدەمیەوە ڕێزی لێ بگرە لە بەری هەستە احترامی بگرە ئیشەکەی بۆ جێبەجێکە. ئەو صفەتی ئینسانی موسڵمانە ئەبێ زۆر جوان مامەڵەکە لە کاتێکە کە خوا سوڵتەیەکی دا جاهێکی داویتە تێ مەرجێ لە دائیرەیەکە لە ناو کۆمەڵگایەکە یعنی چۆن باوکێک بەدەم ئەولادی خۆیەوە ئەڕوا ئەوە بۆ شێوازە بەدەمیانەوە ئەڕۆی ئەوە ئەکاتە مروءەت. فەرمویانە مروءەتی ئیحسان ئەوەیە کە زوو ئیحسانەکەت جێبەجێکەی بە سەهلی بیکەی هەوڵ بدەی لە ئیشەکەی خۆت زوو جێبەجێکەی و لە بیری خۆتی ببیتەوە کە کردوتە لە پێناوی خوایە هەر ئەو ئیشە کرد و ئیحسانە کرد هەر جۆرە ئیحسانە بێ. فەرمویانە مروءەتی ترمانەیە مروءەتی تەرکە تەرک زۆر شتەیە تەرکی کێ مروءەتە بۆ تۆ بۆ نمونە مجادلە تەرکە عتابگرتن لە خەڵک سەرکۆنەکردنی خەڵک طبعا زۆر کێشەیە یەکێک لە ئینەکانی ئێمە طبیعەتمەن حتا لەگەڵ ماڵ و مناڵە دائیمە سەرکۆنەیان زۆر ئەکەین عتابیان زۆر لێ ئەگرین. عتاب زۆر خراپە صفەتێکی ئیسلامی نییە صفەتێکی ئینسانی بەرزیش نییە. یعنی جاری وا هەیە باوکێک ئەگەڕێتەوە ماڵەوە طبعا یە دەست پێ ئەکا بە عتابگرتن عتاب لەوە گرێ لەوە ڕەفیق لەگەڵ ڕەفیقە يعني جاري وهي الرفيق أبي بتوشتوا لها مشتى رخنيه هي لها مشتى سركونيتو أكا أو الرفيق نية أو دل صوزي نية معاتبة صفتي إنساني كامل نية إنساني كامل أبدا سركوني خلق زورنا حتى أجر هالشيان كردبه زيادة الرويان كردبه بأدبيان كردبه معاتبة بردوام زوزو خطرة زور باوكا كان كأبي زرين لما الله يدايك كان وكاركي أويك معاتبة بردوام دووبارەکردنەوە سێبارەکردنەوەی قسەکان کێشە زۆرە لەمە. ئەفەرمێ لە تەرکە ڕیابازی بۆ کەس ناکەن داوای شتی زۆر لە خەڵک و ئیلحاحکردنیان نییە چاو ئەپۆشن لە عیبی خەڵکی وە خۆیان گێل ئەکەن لە زۆر کەوتنی خەڵک وەوا پیشان ئەدەن ئەبەدەن ئەو کەوتنیان نەبینێ ئەو هەڵەیان نەبینەوە کەەوە عەبدەئیکە. طبعا ئەم خاڵە پێشتر باسمان کردووە کە تەغافل صفەتێکی زۆر بەرزە لە ئینسانە خۆگێلکردن لە هەڵەی بەرامبەرەکانت زۆر ئەخلاقی لە بەشێکە لە مروءەتی تۆ کەسایەتی بەرزی تۆی ئیماندار زۆر کەس هەیە هەڵەی کردووە هەر ئەسڵەن چاوپۆشی لێکەی کە ئەنەما هەڵەی نەکردووە کە ئەنەما ئاگات لێ نییە و نازانی نەتبینیوە نەتبیستووە نەتکردووە
ئینسانی ئیماندار لە مەسەلەی چاوپۆشیکردن لە خەڵکە چاوپۆشێکی زۆر گەورەی هەیە. بۆیە زۆر کات لە ئومەتی ئیسلامیە سێری ئەو فەرمایشتەی پێغەمبەریان کەن صلی الله عليه و آله وسلم کەسێک دزی لە کەسێک کردبوو شکاتی کرد و قەزاوەت و حاکم و بڕیاریان دەسی ببڕن کە بڕیاریان دەسی بڕن کابرا کە شکاتی کرد و پەشیمان بوو هاتە خزمەت پێغەمبەریان صلی الله عليه وسلم یا رسول الله والله دەسیمە بڕۆقەینا عەفو یەکەم فەرمووی پێش ئەوەی بگەیشتایەتە قەزا و محکەمە لای من عەفوت کردە تازە عەفو ناکرێ تازەیتر ئەمە حەدی لێ دەرەکرێ گەیشتۆتە ئەخیری حەدەکە اینجا دێت. ئەم حەدیثە ئێرشادێکی زۆر گەورەیە. طبعا فقهای ئومەتی ئیسلامی ئەفەرمون حتا لە ئەخیر لەحظەشە لە قەزایە هەموو شتەکانی ثابت بوو مەسەلەی سەریقە بەیعی با بڵێن حقوقی ئینسانە ئەکرێ ئینسانەکە لێی خۆش بێ حتا مەسەن پەتەکە کرایە گردنی لە کوشتنەوەی ئەکرێ ئینسان لە بەرامبەرەکەی خۆش بێ ئەوەی کە مافی خۆی بێ مافی ئینسانەکان بێ حتا ئەگەر تەسەوورکەن بزان شریعەت چی کردووە مەسەلەن پیاوێک ئەکوژرێ چەند کەس وەرەسەی ئەم پیاوەی هەمویان داوای لەسەر قەید دەکەن ئەگەر یەک دانیان داوا لەسەر قەید نەکا ئەبێ هەر هەمویان سڵح ناکوژرێت با قەتڵی عەمدی عودوانیش بێ شریعەت مەجال بووە مەجالی سەمح لە شریعەتە زۆرە دەرگایەکی زۆر گەورە و بەرفرەیە بۆیە ئەفەرمێ کە ئینسانەکان عیبەیەکیان کرد ئەبێ لە عیبەکەیان خۆی گێڵکە خۆی بشارێتەوە بۆیە لە ئومەتی ئیسلامیە کەمترین جۆری شاهیدی هەبووە. ئێوە تەسەوورەکەن ئێستا ئێمە مەسەلەن مەحاکیم هەموو بە شەهادە و شاهیدی ئەڕوا ئەزانن شاهیدی زۆر کەم ڕۆشتووە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم هەڕەشەکە لەو کەسەی شاهیدێکی پێ بێ نێڵێ لە حیبەتە هەندێک لە هاوڵان و هەندێک لە کەسە گەورەکان چون شاهیدیان داوە لەبەرەوەی بەر ئەو غەزەبی ئەو فەرمایشتە نەکەون. بۆیە ئێمە لە مەسەلەی چاوپۆشیکردنە و خۆشاردنەوەیە و مەجال نەدانە بە نەفسی خۆمان ئەبێ زۆر لە ئاستێکی بەرزادین. ئەفەرمێ ڕێزگرتن لە گەورەکان ئەو کەسەی هاوێنە و هاوشانی خۆتە پاراستنی کەسایەتی ئەم کەسەی بەرامبەرێت ڕێعایەتکردنی ئادابی جوان لەگەڵ مناڵەکان ئەفەرمێ هەموو ئەمە بەشێکە لە مروءەتی ئینسان. ئەو کەسەی کە لە تۆ گەورەتر احترامی ئەگری زۆر لە تۆ بچووکترە زۆر بەزەی پێایەتەوە هاوشانی تۆیە زۆر ڕێزی لێ ئەگری نەزیری تۆیە حورمەتی ئەو کەسە ئەپارێزی. ئیمامی هەڕەوی ئەفەرمێ هەموو ئەم مروءەتە سێ بەشێکیان مروءەتی ئینسان لەگەڵ خۆیە کەسایەتی تۆ لەگەڵ خۆتا چییە کە ئەم بەشە لە مروءەت زۆر گەورەیە ئینسان خۆی لەگەڵ خۆیە کێیە و چییە. ئەفەرمێ دەرەجە یەکەم مروءەت المەرء مع نفسه لەگەڵ خۆتە ئەوەیە بە زۆر نەفسی خۆت ڕابێنی لەسەر ئەوەی چی جوانە ئەوە جێبەجێ بکە واز بێنی لەو شتەی کە نەفست ناشرین ئەکا بۆ ئەوی مەلەکەیەکی زۆر جوان لە عنانەتی تۆیە دروست بێ. ئێمە سیڕی ئینسانمان هەیە لەگەڵ علانیەتی ئینسان بڕواکەن هەر شتێک لە ئینسانە بە سیڕ زۆر کردی ئەبێتە مەلەکە لە ظاهر و لە ئاشکرایە. طبعا عەرزتان کەم لە مەلەکات چۆنە زۆر کات مەلەکە نمونە ئێنمەوە بە کەسێک یەکەم جار سواری سیارە ئەبێت فێری سایقی ئەبێ دانی گیر ڕکاتەوە تۆن ئەم سوکانە ئەگرێ خەریکە لە بنا دەری ئەهێنێ و مێشکی لەو کاتە ئەها قاچم لەکوێ بێ دەستم لەکوێ بێ ئادەی چی بکەم چۆن لای هەڵکەم وا خۆی مشەوەش کردو لە دوورەوە بینی ئەزانی ئەڵێ ئەوە تازە تەو بەکارە تازە تەریقەتی وەرگرتووە باش دنیای لێتەوە یەک دوای سێرەکەی ئەم کەسە وردە سیارە لێ ئەخورە سیارە لێ ئەخورە وای لێ بە یەک دەست باشە جۆرێ هەوا و هینیشیتی ئەچێ بە یەک دەست ئاگای لە خۆش نییە لە خۆی لایەتی ئەم لای هەڵگرت و لێرەوە ڕۆژت ئاگای لە خۆی نییە لە خۆ ئۆستۆبی گرت شتی هاتە بەردەمی ئەو پێوتێ مەلەکە لە ڕۆی علمیەوە هەر شتێک لە سەری ئینسانە بێ هێشتا نەبووەتە مەلەکە کە چووەتە پشتی ئینسان ئەبێتە مەلەکە. بۆیە پشتی ئینسان زۆر گرنگە حتا لە فەرمایشتێکە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ لە خەوا بە خزمەتی خوا جەل جەلالوه گەیشتم ئەفەرمێ ئەو دەسەی کە لایقە بە خۆی خستێ سەر پشتم فعلمت علم الأول والآخر حتى علم فێری بووم و زانیم چونکە ئەو شوێنی مەلەکەیە. ابن تەیمیە ئەفەرمێ ڕزا و ڕەحمەتی خوای ئەفەرمێ خۆشەویستمان صلی الله عليه وسلم مێزەرەکەی
کلکی مێزەرەکەی لە لای ڕاستیەوە بوو دائیمە ئەفەرمێت لە دوای خەوە ئەو خەوە احتراما بۆ ئەو خەوە بۆ ئەوەی ڕەب العالەمین دەستی داوەتە پشتی کلکی مێزەرەکەی خست بۆ پشتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم تا کۆتایی عومری بۆیە هەندێک جار ئەبینی عیمامە لە پشتەوە مەسەلەن کلکی هەیە هەندێک جار لێوە هەردوو حەدیثەکان واردن ابن تيمية أو توفيقي أكافر بيش خوك لا راست ودا أنا لدواء خوك احتراما بو أو خوي بيني وي برب العزة لا كل كي أخست بشتوا بوي أفرمي ملكة أويك أو معلوماتي هتا لذهن دبشة تدرى وشة نوع عمودي فقريته والراست وخو بقات وجاري القرآن أبتا ملكة لإنسان سورة فاتحة وتا ملكة لمن أقام لخو ماني خيال من لكركوكا كشي سورة فاتحة أخوانين بمظبوطي كشش ماني لقضية أو بوتا ملكة بشيق لتو ناوي خود بوتا ملكة لايتو زور شتي لحياة إنسان أبتا ملكة وفيري أبي أفرمي للسر إنسان شتيكي زور دوباره كرده ولا أشكره أبتا ملكة تصورك السر خود جوانك لسر صدق دائما محاولك زمان أبي لسر صادقية رابع زماني بجول يعني كاتك أمهم خطاباري كردو بزماني بدسي بدلي يعني تجاري وهي اللي نوجكتها أتوي ضل بديت حضوري إخوة ضل برا للرق لخلقي كرة برا لحساد برا لبي سي يعني على الأقل شون دز نوجكري إخوة باكيتو بيوم ضلجة أو باكيتو بويا مروءات خود جوان كردني باطني إنسان پیغمبر صلى الله عليه وسلم هر جار سري آواني كرده يفرمو اللهم كما حسنت خلقي فحسن خلقي خويا چۆن من جوان کردووە دەم و چاوم چاوت پێ عەتا کردوم لوتت پێ عەتا کردوم هەیئەت و هەیبەتێکت داومە تێ خوای گیان ناواخنیشم ئەخلاقەکانیشم ئەوە جوان کرد کە ئەوە زۆر گەورەیە لە ئینسانە بگاتە ئەو پلە ئەو مرتەبەیە خوا ناوەوەی جوانکە یا خۆی دائیمە لە خەمی ناوەیە بێت چۆن ئێستا ئێمە هەر هەومان بە جوانی ئەمشۆ هاتوین بۆ مزگەوت بەشی زاهیرمان زۆر مەزبووتە أي باشا بشي باطن من كخوا خوي أجايليتي أبيت شون ب چن شبرز به وشون هاتبين يعني چن جوان به كهاتوين تحضوري شو حتما كساني زور جوان ونفس جوان من تيايا كلا حضوري خويا زور قبول ومقبول أميدا كين خويا قرب من كات أهل مروءات لم بلا برزي خواناسي كبشك لإياك نعبد وإياك نستعين رجل لرجان خوما بيني نوا كم رؤت من لقى الخومانة لقى خلقي خوايا لقى الخوايا جل جلاله زور ساغو توكم به خوايا جان أم شوي بستنوي رمضان أم إيمان دارانا بيخفي قرمي خويان بجيهشتو برياريان دا مالي لمالكاني تو آودان كانوا بأميدي أوي دلي تاوان بارمان آودان كيتو هاتينا حضوري تو زاني من كأمشى وشوي ليبردية وإمش هريك بكول التاوان وهاتين بو أويتو عفو منكي بو أويتو ليمان خوش بي بو أوي لو شرمزاري كتين درشن يا أكرم الأكرم إلهي تو قوري خوت هرشي قناه كردو من عفو منك هر قناه بأشكرا كرمان عفو منك هر گناه بپنهان کرد من عفو منك زورن او گناهانی خواه جان بپنهان کرد من تو عفو منك بخوا پروردگارا او الشهوت ظالبو بسر مانا گناه من کرد اما اهل عناد نين اهل كفر نين فضلي تو بسر خومانا و ازانين او كاتيك گناه من کرد تو سترت کردیم تو اما تشار دوا تو پرده سترت دا بسر مانا إلهي هانا من هنا أبوليتو بو مالكيتو بو أي باك من كيتو بو إلي خشبوني كي زور قورة بسر مانا بباريني يا إلهي دهر قناه لهم عمر مانا لروجي بلوغة وكردو مانا تو قوري خطو لمن خشبه خواي هر قناه لمودوائي كي نفرياي توبنا كمين عفو مانك إلهي تو عفو كران تخوش تو قوري خل لإمش خشبه يا رب العالمين إلهي داول لي أكين برحمته بزي خود بكرمي خود نيجو طاعة عبداتي كان من لقبولك تراويح كان من لقبولك ذكر أوراد من لقبولك قرآن خندن من لقبولك شو زندي من لقبولك
ڕۆژی ڕۆژمان لێ قبولکە ئیلاهی ئەزانین ئەم عیبادەتانێک کە کردمان بێ ئاگا بووین تایە و کەڵکی حوزوری تۆی نییە بەڵام خوای گیان ئەزانین کە تۆ زۆر کەریمی هیچ کەس لە ماڵەکەی خۆت دەرناکەیت و هیچ کەسێکی غافڵیش دەرناکەی تو گەورەی خۆت خوایە ئێمەی غافڵیش دەرمەکە ئیلاهی ئەم عیبادەتانەمان لێ قبولکە ئەم ذیکر و ئەورادانەمان لێ قبولکە تو گەورەی خۆت قبولمان لە ئاسمان بدەرێ قبولمان لەسەر زەوی بدەرێ یا ئەکرەم الئەکرەمین بەخوا پەروەردگارە کە ئەم شەو هاتین نەمان ئەزانی بە چ ڕوویەکەوە هاوار لە تۆکەین و بە چ دڵێکەوە تەقە لە دەرگانەی تۆ بدەین بەڵام ئەمان زانیە ئیلاهی کە تۆ حەیی و کەریمی شەرم ئەکەی لە عەبدەکان دەست بەرزکەنەوە بە خاڵی بیان گێڕیتەوە بۆیە جورئەتمان دایە بەری خۆمان تا بدوهن لە حوزوری تۆیە هەندێک دوعا بکەین دەی ئیلاهی لەبەر خاتری ئەم وەسپیانەی کە لەگەڵمانان و خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرموویەتی وەسپیەکان کە دەستیان بەرز کردەوە خوا شەرمیان لێ ئەکات کە دەستیان بگێڕێت بەمووی سپی ئەمانە هاوار لە تۆ ئەکەین و تەقە لە دەرگانەی تۆ ئەدەین قبولمان بدەرێ لای خۆت یا رب العالمین ئیلاهی ئەم گەنجە جوانانەی کە لەگەڵمانان و ئەهلی تەوبەن و تەوبەیان کردووە و هەموویان حەبیبی تۆن و خۆشەویستی تۆن بە تەوبەی ئەمانە تەقە لە دەرگای تۆ ئەدەین بە خۆشەویستی ئەمانە بۆ دینەکەت تەقە لە دەرگانەی تۆ ئەدەین تو گەورەی خۆت خوایە بە ڕەحمەت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ئەرحەم الراحمین لێمان خۆش بە یا رب العالمین خوای ئەگەر کەڵکی حوزوری تۆمان نەبێ کۆمەڵێ مناڵی بێ گوناهمان لەگەڵایە یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ئامینی ئەوان دوعاکانمان گیراکە بەخوا پەروەردگارە ئێمە هیچمان نەبێ لە حوزوری تۆی ئەبەرزیکەینەوە ئەومان هەیە کە ئومەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم ئەومان هەیە کە ئەومان زۆر خۆشەوێ یا ئیلاهی بەخوا پەروەردگارە ئەمە ئیدعای زمانمان نییە بە دڵ خۆشمان ئەوێ ئەگەر سنەتێکیشمان جێگە بەجێ نەکرد بێ خوایە ئێهماریمان کردووە لە بغض و کینەمانەوە نەبووە بەخوا پەروەردگارە ئەو سەردارەی دڵمان لە ناخمانە زۆر زۆر خۆشەویستە یا ئیلاهی هاوار بۆ لای تۆ ئەهێنین سەلامی دڵی غەریبی ئێمەی پێ بگەێنە ئیلاهی ئەو ئێمەی بە برای خۆی وەسف کردووە سەلامی براکانی خۆی پێ بگەێن ئیلاهی داوا لێ ئەکەین سەڵات و سەلامی خۆت بەسەریا ببارێنە ڕەحمەتی خۆت بەسەریا ببارێنە یەک یەک ناوی ئێمە لە خزمەتیا بێنە خوای ئەگەر ئەوەندە شەرمەزار بوون خەڵکی دیداری ئەومان نەبوو تو گەورەی خۆت خوایە عیبەکانمان بشارەوە و سەلامی دڵی ئێمەی پێ بگەێنە بەخوا پەروەردگارە ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمڕۆ لە زەحمەتێکی زۆر گەورایە ئیلاهی تۆ خۆت شاهیدی ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم 100 ساڵە بە زەلیلی ئەژین ئیلاهی هەموو کافری جیهان بەسەرمانەوە کۆبووەتەوە خۆت شاهیدی لە ڕووی اقتصادەوە لە دواوەین لە ڕووی عسکەرتاریەتی لە دواوەین ژیانمان هەمووی داگیر کراوە یا ئەکرەم الئەکرەمین مناڵ وەچەکانمان دزراون ماڵەکانمان داگیر کراوە هێرشیان هێناوەتە سەر دڵمان پەروەردگارە زۆر بێچارە و حاڵین زۆر بێکەس و بێدادین تەنها و تەنها ئومێدێکمان هەبێ یا ئیلاهی ڕەحمەت و بەزەیەکانی تۆیە دەی تو گەورەی خۆت بەم زیلەتەی خۆمان هاوار لە تۆ ئەکەین و تۆش قبوڵمان کە ئیلاهی ئەگەر لەناو ئەم هەموو زەحمەتەی کە بینیومانە لەناو دینەکەتە ئەگەر تۆ قبوڵمان نەکەی ئێمە ڕووکەینە کوێ و چی دادی ئێمە ئەدا بەخوا پەروەردگارە ئێمە لەم زەمەنەی خۆمانە و لەم ڕەمەزانە ئەتوانین هەموو ڕۆژێ خوێنی شەهیدەکان بەرزکەینەوە بۆ حوزوری تۆ خوێنی مناڵە بێگوناهەکان لە حوزوری تۆ یا بەیانکەین فرمێسکی داڕشا و غەمی پەژارەی ئەهلی غەزە بۆ تۆ بەرزکەینەوە ئیلاهی تو گەورەی خۆت ڕەحمەتی خۆت بەسەر برایانمانە لە غەزە ببارێنە
لەم میحنەت و زەحمەتە ڕزگاریان کە خوای سەری یەهود و نەسارا شۆڕکە یا رب العالمین خوای صهیۆنەتی جیهانی بشکێنە یا ئەکرەم الئەکرەمین بەخوا پەروەردگارە خۆت شاهیدی یا ئیلاهی شەرم ئەکەین لە سفرەی خۆمان لە خوانی خۆمان لە ماڵی خۆمان لە ژیانی خۆمان کاتی ئەبینین لە جیهانە موسڵمانێک لە زەحمەتیایە دەی پەروەردگارە هاوارت لێ ئەەکەین لەم زیلەتە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕزگار کە دەروی خێرمان لێ بکەرەوە عەدالەتی جیهان بە ئومەتی ئیسلامی بسپێرەوە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین فتنەی ئاگری شەڕ و شووبی ئەم كافر وبيدينان لولاتی أمتي إسلامية إلهي دور خروا إلهي داود لي أكين برحمته بزي خوت تو قوري خوت رحمته سكينته آرامي خوت بسر مانا داب بارين لسر مرق مانا إلهي أو كاتي همو دوستان بدور مانا وجمنو إماش تاكا وشيكش من لغليانا بينا وتري تو رحمته بزي خود بسر مانا ببارينا تو كرمي خود بسر مانا ببارينا تو آرامي خود بسر مانا ببارينا إلهي أو روجي بلقاي تو أجينا بكرة باشتين روجا كاني جيان من بمان كره خاوني ضليكي زور زندو لو روجا يا أكرم الأكرمين إلهي داول لي أكن بناء جوان بصفتي برز باسم عظمت أو لحظيك لقورا بجيمان إهيالا دۆستەکان و نزیکەکان و خۆشەویستەکان هەر هەموو ئەڕۆن بەخوا ئەخوای لەو کاتە بێکەسترین و داماوترین و زەعیفترین و لاوازترینین چاومان تەنها لە ڕەحمەتی تۆیە تو گەورەی خۆت ڕەحمەت بەسەرمانە ببارێنە ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە ڕۆژی زیندووبوونەوەمان یا ئیلاهی زۆر بێکەسین تو گەورەی خۆت ڕەحمەت بەسەرمانە ببارێنە پەروەردگارە لە ڕۆژی محاسبەمانە زۆر شەرمەزارین بەخوا زۆر خەجاڵەتین ئیلاهی تەنها و تەنها ئومێدەکەمان بێ ئەو ڕەحمە گەورەی خۆتە کە ڕەحمێکت لەسەر زەوی و نەوەت و نۆت هەڵگرتووە بۆ ئەو ڕۆژە یا ئیلاهی لەو ڕۆژە بێ ڕەحمی خۆتمان مەکە زەلیلی بەردەم گوناهەکانی خۆمانمان مەکە ئیلاهی لەم دنیاە زۆر گوناهمان کردو بۆ شارینەوە تو گەورەی خۆت لە ساحەی مەحشەرا فەزەحمان مەکە لە بەردەم مەخلوقاتە شەرمەزارمان مەکە لە بەردەمی ئەنبیا و ئەولیا و پیاوە گەورەکانی ئەم ئومەتە خوا شەرمەزارمان مەکە ئیلاهی تۆ زۆر کەریمی تۆ زۆر بەخشندە یا ئیلاهی تۆ زۆر جەوادێکی گەورە و سەخاوەتێکی گەورەت هەیە یا ئیلاهی بەخوا کەسی گەورە و کەریم ئەگەر دەسەڵاتی بەسەر کەسێکە هەبوو ئیلا عەفویەکە ئێمەی بێدەسەڵاتیش لەو ڕۆژە یا ئیلاهی لە حوزوری تۆیان تۆ عەفومان کە تۆ بەزەیی بەسەرمانە بە تۆ لێمان خۆش بە یا رب العالمین خوای بۆ خاتری گەورەی خۆت لە گوناهی باو و باپیرمان ببوورە لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت لە گوناهی خۆشەویستانمان ببوورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە لە گوناهی دراوسەکانمان ببوورە لە گوناهی ئەهلی مزگەوت و ئەهلی شارمان ببوورە لە گوناهی خەڵکی کوردستان ببوورە لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببوورە ئیلاهی لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە ئیلاهی بەخوا لەم زەمن ناڕەحەتتر نییە لە پەروەردەی مناڵمان کافر هێرشێکی زۆر گەورەی هێناوە ئیلاهی تۆ خۆت ئاگاد لێ لە چنگمان مناڵەکانمان دەرئێنن ماڵەکانمان شوێنی ئەمن و ئەمان نەما پەروەردگارە و ئەم مناڵانەی خۆمان مناڵی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر هەمووی سپاردەی تۆ ئەکەین ئەی ئەو کەسەی کە قەت سپاردە لە لای تۆ زایە نابێ ئەم مناڵانەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زایە مەکە یا رب العالمین إلهي داوات لي أكين برحمته بزي خوت وبكرمي خود لجناه مردو كان من ببورة إلهي داوات لي أكين لجناه مردو أمتي في غمر صلى الله عليه وسلم ببورة تابد أو مردواني زور بين أزو بيه كسن يدعاء بدعاء أنا بنيري
زۆر غەریب و قوربەسەر لە ناو گۆڕیانە ئیلاهی ئێمە لێرەوە دوعایان بۆ ئەکەین تو گەورەی خۆت خوایە ڕەحمەتی خۆت و کەڕەمی خۆت بەسەر گۆڕەکانیان ببارێن هەڵە و کەم و کوڕێکیان هەیە لیان خۆش بە ئیلاهی هەر یەکێک لەمانەی کە وەفاتیان کردووە زۆر بێنازن ئەگەر گوناهێکیان هەیە ئیلاهی خۆ تۆ زۆر دەوڵەمەند و زۆر کەریم ئیلاهی ڕەحمەتت زۆر زۆرە چاوەڕوانی ڕەحمەتی تۆ ئەکەن بۆ سەر گۆڕەکانیان دای ببارێنی ئیلاهی لە کاتی سەرمەرگمانە و لە ڕۆژی مردنمانە و لە ناو گۆڕمانە خوایە داوات لێ ئەکەنمان کە لە سەبەبی خێر بۆ موسڵمانان تو گەورەی خۆت خوایە لە ژیانمانە زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی دەستی مرۆڤەکانمان مەکە ئیلاهی داوات لێ ئەکەین تووشی نەخۆشیە کوشندەکانمان مەکە یا ئەکرەمە الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی و ڕەحمەت و بەزەی خۆت هیچ کاتێەوە هەمە لێ نەکەی یا ئیلاهی کە بێزمان لێ بکرێتەوە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت و بە ڕەحمەتی خۆت ئەم ئیماندارانە هاتوون هەر یەکەیان دڵی پڕە لە دوعا بۆ تۆ ئەمانە یا ئیلاهی قەتا و قەد ڕکوعێکیان نەبردووە لە حوزوری تۆیان نەبێ قەتا و قەد نوێژێکیان نەکردووە تەنها لە مەقام و ڕوو بە کەعبە نەبێ ئەمانە یا ئیلاهی سەریان نەخستوەتە زەوی تەنها لە حوزوری تۆیان نەبێ دەسی زەلیلیان بەرز نەکردوێتەوە تەنها لە مەقام و بارەگای تۆیان نەبێ دەیا ئیلاهی هەرچی حاجەیەکیان هەیە بۆیان جێبەجێکە حەسەناتی دنیا و ئاخرەت بەسەریانەدا ببارێنە ئیلاهی ئەوەی کە بێ حاڵ و بێ ماڵە یا ئیلاهی ماڵداریک ئەوەی بێ مناڵە مناڵی پێ عەتاک ئەوەی بە مناڵە یا ئیلاهی داوات لێ ئەکەن مناڵەکانی ساڵحکە ئەوەی کەم ڕزق ڕسی حەڵاڵی زیادکە ئەوەی کە قەرزارە قەرزی سەرشانی سووک ئەوەی نەخۆشیێکی هەیە خوایە شیفای بۆ بنێرە خوایە شیفا بۆ نەخۆشیەکانمان بنێرە ئەوەی کە ئەیزانین و نایزانین یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەومان گرفتاری گوناهە خوایە ڕزگاریکە بەخوا پەروەردگارە زۆرن ئەو گوناهانەی کە جەنگ ئەکەین لەگەڵ نەفسی خۆمانە جەنگ ئەکەین لەگەڵ شەیطانە جەنگ ئەکەین لەگەڵ دەوروبەرە یا ئیلاهی هەر دەرئەچین لە گوناهەکە و ئەگەڕێینەوە ناوی شەرمەندەی بەردەم دیوانی تۆ بووین شەرمەزار بووین دڵمان یا ئیلاهی زۆر کات بۆ گوناه ئەشنێ خەیاڵمان لەناو گوناها دێت و دەچێ ئیلاهی لەم زەمەنی بێکەسی و بێ گەورەی یا خۆمان پێ عیلاج ناکرێەوە خۆمان دایە دەستی تۆ عیلاجمان کە تۆ یا ئیلاهی لەم سەرگەردانی ڕزگارمان کە تۆ دڵمان پەیوەستکە بەخۆتەوە یا ئەکرەمە الئەکرەمین ئیلاهی هاتوونەتە ماڵەکەت و ڕەجامان وایە کە ئەمشۆ قبوڵمان بدەیت یا ئیلاهی هاتوون لەم کۆتایی ڕەمەزانە ئەمانوێ پەڕی ژیانمان سپیکەینەوە پەڕی دڵمان لە حزوری تۆیە سپیکەینەوە هاتوون زمانی خۆمان سپیکەینەوە هاتوون چاوی خۆمان سپیکەینەوە هاتوون خوایە بە بێگوناه بچینە دەرەوە ئیلاهی داوات لێ ئەکەین بە سپیەتی و پاکی لەم مەقامی تۆیە ئێرە بەجێ بێڵێ گوناه بەسەرمانەوە مەهێڵە یا ئەکرەمە الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بە کەڕەمی خۆت قبوڵێکی زۆر گەورەمان بدەرێت لە لای خۆتی یا رب العالمین پەروەردگارە ئێمە لەم زەمەنە زۆر پێویستمان بە بەرەکەت هەیە زەمەنی بێ بەرەکەتیە یا ئەکرەمە الئەکرەمین خوایە بەرەکەت بەسەر عومرمانە ببارێنە بەرەکەت بەسەر کاتمانە ببارێنە بەرەکەت بەسەر ماڵ و داراییمانە ببارێنە بەرەکەت بەسەر مناڵمانە ببارێنە بەرەکەت بەسەر خێزانمانە ببارێنە خوایە بەرەکەت بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە بیرەکانمان پڕ ئاوکە کانیاوەکانمان هەڵقوڵاوکە زەوی و زەرعاتمان پڕ بەرەکەت کە مەڕ و ماڵاتمان پڕ بەرەکەت کە بازاڕمان پڕ بەرەکەت کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت وەزیفە و مەعاشمان پڕ بەرەکەت کە ئیلاهی داوات لێ ئەکەین کار و کەسابەتمان پڕ بەرەکەت کە یا رب العالمین بەخوا پەروەردگارە لە عیبادەتەکانمانە زۆر پێویستمان بە بەرەکەت هەیە تو گەورەی خۆت ژیانی خواناسیمان پڕکە لە بەرەکەت ئیلاهی ئەگەر چی شەرمەندەین هاوارکەین تو گەورەی خۆت یا ئیلاهی بمان خەرە سەر ڕێبازی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم
خوای ظاهر و جەستەمانت وەکو ئەصحابی پێغەمبەر لێ کردووە صلی الله عليه وسلم نوێژ ئەکەین تاعەت ئەکەین یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە دڵمان وەکو دڵی ئەوان لێ بکە ڕۆحمان وەکو ڕۆحی ئەوان لێ بکە ئەگەر چی خوایە ئێمە لە قەتیعا بین و دوور بین لە تۆ خۆ تۆ خوایەکی زۆر نزیکی لە ئێمە خۆت وەرمانگرە خۆت بمان بە بۆ لای خۆت مەمان دەرە دەسی خۆمان بۆ چرکە ساتێ یا ئیلاهی مەمان دەرە دەسی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین تۆ سەرپەرشتی ژیانمان کە تۆ سەرپەرشتی کارمان کە ئیلاهی هاوارمان هێناوەتە ماڵەکەی تۆ بەخوا پەروەردگارە ئەگەر قبوڵیشمان نەکەی ئەمە هەر ڕێبازمانە ئەگەر وەریشمان نەگری ئەمە هەر جێگە و مەنزڵمانە ئەگەر قبوڵیشمان نەدەیتێ ئێمە چارەیەکی تر و ماڵێکی ترمان نییە غەیری ماڵەکەی تۆ نەبێ دڵمان ئۆقرە ناگرێت لە غەیری حوزوری تۆیان نەبێ دەیا ئیلاهی داوات لێ ئەەکەین ئێمەی بێشیا و بێکەڵک یا ئیلاهی لای خۆت قبوڵکە ئیلاهی تو گەورەی خۆت و تو ڕەحمەتی خۆت و تو بەزەی خۆت قبوڵێکی زۆر گەورەمان بدەرە یا رب العالمین ڕزوانی خۆت بەسەرمانە ببارێنە بە ئەهلی مروءەت قبوڵمان کە نزیکمان کەرەوە لە خۆت یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەەکەین بە کەڕەمی خۆت ئەم دوعایانەمان قبوڵ کە خوایە بە کەڕەمی خۆت ئەم ئیماندارانە هەر دوعایکیان لەم ڕەمەزانە کردووە خوایە وەریگرە تو گەورەی خۆت خوایە داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت سەرفیترەکانمان لێ وەرگرە زەکاتەکانمان لێ وەرگرە ئەو ئیماندارانەی خەیر و سەدەقاتیان کردو بەرامبەر بە هەژاران خوایە لیان وەرگرە یا رب العالمین خوایە زۆرن ئەو کەڵە پیاوانەی کە سکی هەژارانیان تێر کرد دڵی هەژارانیان خۆش کرد لیباسیان بۆ هەژاران کڕی ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت لە گوناهیان ببورە دەرگای خەیری زیاتریان لێ بکەرەوە پیاوی گەورە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەبڕە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت و بە ڕەحمەتی خۆت و بە کەڕەمی خۆت قبوڵمان بکە یا رب العالمین دوعاکانمان وەرگرە یا رب العالمین خوایە ئەم دوعانەمان وەرگرە یا رب العالمین شەرمەزاری بەردەم دیوانی خۆتمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەەکەین هەر دوعایەک لە عومرمانە کردومانە یا ئیلاهی بە غەفڵەتیشەوە کردومانە بێ ئاگا بووین تو گەورەی خۆت لێمان وەرگرە بەخوا ئێمە خۆمان کورین لە دوعایە نازانین چی بکەین و بە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعا ئەکەین خوایە ئەو خۆشەویستەی دڵمان لە هەموو عمریە هەر چاکەیەکی داوا لێ کردووی خوای ئێمەش داوات لێ ئەەکەین و پێمان عەتاکە ئەو خۆشەویستەی ناخ و دڵمان لە هەموو عمریە پەنای پێگرتووی لە هەر خراپەیەک ئێمەش پەنات پێئەگرین و پەنامان بدە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين